چاو چشنی بازی قفز هەڵوەریە پەڕ کاباڵەتی ژەکانی نیگای جوانی دولبەرێ جوانی دولبەرێ ئەی چاو چەشنی بازی قەفەت هەڵوەریە پەڕێ کاباڵەتی ژەکانی نیگای جوانی دولبەرێ جوانی دولبەرێ کوا دوو چاوی ماستوانێ دوو برۆی پەیوازکوانێ کوانێ زولفی ڕەش گوڵمی ئاڵ و گەشت کوانێ زولفی ڕەش گوڵمی ئاڵ و گەشت کوا هەیکەلی جەماڵ جورعەی ئەبادی خەیاڵ جوانی بێمیسال ئەی گوێ زەلیلی چاوم و بەرێ تۆ پەنا ئەبم دەنگێ لە یاری دوورەوە چی بکەم لە زیل و بەم چی بکەم لە زیل و بەم بابێ خەندەی پڕ ئاهەنگ بێ نەغمە و نازی شۆخ و شەنگ بێ زڕەی بازن بێ بەرەو لای من بێ زڕەی بازن بێ ڕوە و لای من بێ هاڕەی هەیاسەکەی ورشەی کراسەکەی ورشەی کراسەکەی بێ ئەگەرچی نەبوو دەنگ و ڕەنگ بۆ
وەکشێت بە ئەقڵی خامەوە خۆم خستە باختی تۆ خۆم خستە باختی تۆ ئەی لامیسا ئەگەر چی نەبوو دەنگ و ڕەنگ بۆ وەکشێت بە ئەقڵی خامەوە خۆم خستە باختی تۆ خۆم خستە باختی تۆ وا تەماسی لەشی نەرمە وا لە زەتی کواشی گەرمە وا مەمەچی پڕچەنگ لیمۆی باغی سنگ وا مەمەچی پڕچەنگ لیمۆی باغی سنگ وا ماچی لێوی ئاڵ جورعەی ئەبادی خەیاڵ جرعي أبادي خيال سپاس بۆ هاوڕێیانی ژەنیار سپاس بۆ ئەو هەڵبژاردنە جوانە ڕۆحی مامۆستا محەممەدی نەرگەزی شاد و ئارام بێت یەخوە سەد جار سپاس خۆش بێت بەڵێ مامۆستا ڕەفیق چالاک وتێتی لەحنی هەر ڕەفیق چالاکە دەستی خوجەنابیشت خۆش بێ بۆ زانانی شعری گۆرانیشە تر ئەو هەموو بەرهەمە جوانە و باڵێن شعرێکی جوان و جا ئێمە میوانەکانمان لەخوا بە زیابێ هەمووی ئیشی زۆر زۆر جوانی کردو خزمەتی جوانی کردو خاتو دڵسۆز لەولاوە خەریکی کارکردن لەسەر تابلۆکەی لای ڕەوان فەرموو با بڕۆین بەمزانین بۆ وا بێدەنگ ماوەتەوە دەست و چاوت خۆش بێ خاتون باسێکی تابلۆکەتمان بۆ بکە بەکوێ گەشت دەستی خۆش بە زۆری ماوە تۆش گۆرانیەکەی کاک ئازا دوای لێکرد و خەیاڵی بردبووتەوە و خەری بووی ڕێک هەمومانی تێکەڵ کرد بە دنیایەکی زۆر زۆر جوان باسێکی ئەومان بۆ بکە بەدەمەوەی کە ئیشەکەت ئەکەیت لە ئێستاە بە خۆشحاڵی و زۆر چالاکی پێما بێت پێشانگای دەرەوەی وڵاتی شت هەبووە بە تەمای شەڵا پێشانگایەکی تریش بکەیتەوە لە وڵاتێکی ئەوروپی پاسێکی ئەم چالاکیانەی خۆتمان بۆ بکە ئەوەی کە ئەتوانی باسی بکە خۆشبەختانە من لە ناوخۆی کوردستان لە نێوان چل بۆ 50 پێشەنگای هاوبەشی بەشداریم کردووە و خۆشبەختانە 5 پێشەنگای تایبەتیم هەیە جگە لەمەش وردە هەوڵ ماوە و منیش هیچ کەم لە شێوەکارەکانی تری دەرەوە ئەوانەی کەچی هاچوو کە گەر بیتە سەر مێژووی وڵاتان ئەو وڵاتە پێشکەوتوانە لە ڕێگەی هونەرەوە هەنیوانە بەرەو پێشەوە بچن ئێمەش بۆ بەدەربین لەو توانایە و لەو هەوڵ و دەقەلایکە ئێمە ئەیەی خۆشبەختانە لەگەڵ چەند هونەرمەندێکا کۆنتاکتمان کردووە کە بتوانین هەم لەسەر ئاستی عێراق لە دەرەوەی وڵاتی بەشدار بووم لە چ وڵاتێک پێشانگات کردوەوە تا ئێستا ساڵانێکی زووە و ئیتر وردەوردە ئێستا لە هەوڵی ئەوەیان کە بڕۆین بۆ دەرەوەی وڵات لە ئەوروپایەکێک لە وڵاتەکان بتوانین پێشەنگا بکەینەوە لەگەڵ هونەرمەندێکی عەزیزی ئەم شارەیە بەڵێ خاز دڵسۆز بۆ هونەری شێوەکاری نەبووتە کەلتور لەسەر شەقامەکان لە پارکەکانە لە شوێنە گشتەکانە نابینرێت ڕەنگە بەداخەوە ڕەنگە هۆکار خوێندن بێت چکە ئێمە تا بەداخەوە زۆر مامۆستاکە ئەچینەوانەی هونەرەوە پڕ ئەکرێتەوە و کە لە زۆربەی خوێندنگاکان بە دەرسەکانی تر ئەم فراغە پڕ ئەکرێتەوە وای لێ هاتووە مناڵەکانمان وا پەروەردە نەکەین کە بتوانن هونەریان خۆش بوێت کەواتە تۆ گەر مناڵێک وردە پەروەردەت کرد کەواتە ئەدێتە تاکێک لەم کۆمەلگایە گەر تاکێک بوو لەم کۆمەلگایە ئەو کاتە خۆشەویستێک و جوانیەک بۆ تابلۆ ئەبێت کە بوو بە تابلۆیەک تۆ لە جیات ئەوەی کە ئەم تابلۆ هاوردانەی دەرەوە کە لە هاوردە ئەکرێن کە لە وڵاتانی ترەوە هەم کۆپیە هەم بابەتێکی بەسیتەوە هەم گرانتریشە لەمەی خۆماڵێکی کە شێوەکارەکە خۆی دروستیەکە هونەرمەندەکەی خۆت لە وڵاتەکەی دروستیەکە نەبووتە کللتورێ بچن بکڕن لە ماڵەکەیە لە گۆشەی ماڵەکەی واسن ئەمە یەکێک لە هۆکارەکان زیاتر بابگەڕینەوە سەرپەروەردەکردنی مناڵ چونکە هەر تاکێک لە ئێمە لەم کۆمەلگایە بەداخەوە باوا و باپیرانمان کە
مناڵی گەورە کردو هەر یەکێکمان بەخێو کراوین هیچمان پەروەردەیەک وان نەکراوین برسیمان نەبێ جلمان لە بەرابێ ڕوودنەبین بخەوین ئێتر تەواو پەروەردە نەکراوین بۆی کە ئێمە حەزم لە چییە هەوڵ بم بۆ بگەم بەو ئاستەیە بتوانم لەگەڵ کۆنتاکتێک دروستکەم لە بینی خۆم و ئەو حەزەی کە من خۆم هەما پێتەن وایە لە ئێستا بەدواوە کار لەسەرەوە کرێت لە شەقام و لە پارکەک و لە شوێنە گشتیەکانە شێوە کارێکدا بنیشێت تابلوێک کێشێت خۆشبەختانە کەمتر و تاڕادەیەک هاتۆتەوە کە ئەبینی چەند هونەرمەندێک لە بۆ نمونە لە پارکی ئازادی یاخود لە باخی گشتیە کە لەم چەند ڕۆژەشە لێرە خۆشبەختانە بینیم کە کراوتەوە وردە خەریکە ئەبێتە کللتور با ئێمە وەکین سروشتمان خۆش بێتەوە کەریت تابلۆیەک لێرە ئەکەی سیرەکە لە ناو سروشتێکی جوانایە لە ڕووی دەرونیەوە چەند هەست بە ئارامی ئەەکەیت هەستەکەی تۆ ناخت ئاسوودەیە هەستەکەی جەنجاڵێک لە دەورتانیە دیوارێک نییە لە چوارچەوەی تۆیە تۆ سیرەکەی هەر هەمووی کراوەتەوە هەست بە دەرونێکی زۆر زۆر ئارام ئەەکەی لە کاتی وێنە کێشە دەستەکانە خۆش بە جەنابەت فەرموو بەردەوام بە لەسەر ئیشەکەی خۆت فەرموو جابا ئێمە بگەڕێنەوە لای میوانەکانمان ڕەوەن مادام خاچ و دڵسۆز باسی هۆنەری کرد ئێمە لێرە ئەبینین ئیشی هۆنەریش هەیە لەنەوە ئەم کەشە جوانە سەوزەیە کۆمەڵێک پیکەری زۆر زۆر جوان دروست کراوە هەروەها بیر لەوە کراوەتەوە کە ئەم چالاکی هۆنەریانە پاڵ بکێشە بەسەر بوارەکانی تری هۆنەرە جابەوەی کە زیاتر بزانین لە بواری هۆنەریە چی کراوە لە باخی گشتی با بچینە لای کاک بەهرۆز کاک بەهرۆز باسێکی ئەومان بۆ بکات لە ڕووی هۆنەریەوە لێرە چی کراوە بە تەمای چی تازەشن بەڵێ یەکێک لەوەی کە بەرگێکی تازە کراوەتەوە بە باخی گشتیە ئەوەیە بە دەستخۆشیەوە بۆ گروپی هونەری دڵخواست کەوا بڕیارە بەردەوام چالاکی هونەری لە ناو باخی گشتیە هەبێت کە سپۆنسەری ئەو چوار پیکەرە نوێشیان کرد کە لە ناو باخی گشتیا دانران بۆیە بە بەردەوامی لێرە لەگەڵ ئەو کەشوهەوە سروشتەیە کە ئەو هەوڵاتیانی ڕووەکەنە باخی گشتی کە دایمەند چالاکیێکی هونەری لێرە هەبێ جوان لە هەنێ مۆسیقای کۆنی کەلتوری هەم سلێمانی هەم نەتەوایەتی بێ بۆی وا بڕیارە بەردەوامە و چالاکی هونەریانە لێرە هەبێ وەکو بەرگێکی نوێ بە ناو باخی گشتیە کە هاوڵاتیان بە ڕۆژ بە بەیانیان بە نیوەڕوان بە ئێواران بە شەوان بتوانن سەردانی باخی گشتی بکەن یەکێکی کە لەو سەدانەی کە لەم بەرگەنوێی باخی گشتیە ئەوەیە کە تەواو ڕووناکایی لە ناو باخی گشتیە هەمووی نوێژەن کراوەتەوە لەوانەیە ئەگەر لە ڕابردووە کەسانێک یا خێزان نەیانتوانی بێ لەبەر چەند هۆکارێک سەردانی باخی گشتی بکەن بەڵام لەم نوێژنکردنەوە و لە ئێستا بەدواوە پلانەکان وادانراوە کە باخی گشتیش ئاشکراوەتەوە لەگەڵ ئەو هاوڵاتیانە شاری سلێمانی و هاوڵاتیانەی هەر بەگشتی لە هەموو شوێنەیشکەوە ڕووەکەنە باخی گشتی کە بە شێوەیەکی خێزانی بە شێوەیەکی ئارام بەبێ هیچ ترس و هیچ حاڵەتێکە ئەتوانن سەردانی باخی گشتی بکەن لە هەر کاتێکا بیانەوێ بۆ ئەو پلانانەش دانراوە کە ئەمەش جێ خۆشحاڵیە بۆ هاوڵاتیانەی کە سەردانیش کاک بەهرۆز چاودێرتان دیاری کردووە تا ئەوانەی کە سەردانی پارکەکەکەنیان ئەو خێزانانەی کەیان لێرە نانێک بخۆن ژینگەی پارکەکە پیسنەکەن و زیان بە پارکەکە نەگەیەنن بەڵێ ئێمە زۆر جار لە هەموو ڕاگەیاندنەکانی شاواڵین بە تایبەتیش باخی گشتی کە لە ئێستاە زۆر لە هاوڵاتیان نەزانن کە نوێژن کراوەتەوە کە حەزەکەن ئێستا بن بۆ سەردانێکیش بۆ بینینێکی بۆ پشوویەک بۆ حەوانەوەیەک لە ناو باخی گشتیە وەکو پێشتریش باسم کرد ئێستا لۆدێکی زۆر لەسەر باخی گشتی هەیە هێن بۆ هەموو بۆ هەر شێوەیەک ئێمە ڕێگریان لێ ناکەین بەس تەنها زیان نەگەێنن بە سەوزایی و بە نەمام و بە گوڵ و بە دەوەنەکانی ناو باخی گشتی چووکە باخی گشتیەکێکە لەو باخانەی کە دارەکانی تەمەنیان زۆرە کان ئێستا هەر لای خۆمان لە پشتمانەوە ئەو داری تووە تەمەنی سەر و 75 ساڵە خۆی باخی گشتی تەمەنی 85 بۆ 86 ساڵە بڵێ کەواتە ئەتوانین بڵێین بە تەمەنترین داری بە تەمەنترین داری باخی گشتیە بڵێ لەبەرەوە چەنەها داریکەش لە باخی گشتیە کە لە 35 ساڵەوە تا 75 ساڵ لەناو باخی گشتیە هەیە بۆیە ئەگەر دقەتی ئەم دارانە بدەن ئەم دارانە وای لێ کردووە ئێستامە لەم کاتەیە هەمووی سێبەرە ینی زۆر کەم هەتاو ئەبینی بۆ لەبەر گەورەبوون و تەمەنی دارەکانە بۆیە ئێمە زۆر جاریش ڕایگەێنین ینی با لە دار بگەڕین با جەوی خۆی وەرگێ با تەبیعەتی سروشتی خۆی وەرگێ چکە پێویست بە هەڵپاچین ناکە ئەو دارانی پێویست بە هەڵپاچینەکە چەند چۆر دارێکی کەمن کە تەسیری ڕەشەبیان لەسەر بێ کە خێرایان گەشە بێ ئەو دارانی کە خێرایان گەشا بێ
کەمتر بەرگی ڕەشە باگرن بەڵام ئەو دارانی کە قەزوانە کە تووە کە بەڕووە کە زەیتونە ئەو دارانی کە درەنگ گەورە ئەبن ئەو دارانن کە دارێکی تۆکمن وی پێویست ناکات تۆ بچی لەسەرەوە هەڵی باچی ئەو دارانە با لیان گەڕێن باڵا بکەن با بچنە سەرەوە وی ئەو جەوە دروستکەن کە لە ئێستا ئێمە لە باخی گشتیایی بینین ئێستا ئێمە هەمان بەرنامەمان هەیە بەڕاستی بۆ پارکی ئازادیەوە چەند ساڵ ئێمە نەمامەکان هەڵ کورد ناکەینەوە ئللا لە ژێرەوە بەرزیانەکەینەوە بە شێوەیەکی زانستییان بڕین و بە خۆشحاڵیشەوە سەرۆکی شارەوانیش هەڕایگەیان لە ڕۆژی کردنەوەی باخی گشتیە ئێستا ئێمە خەریکی نوێژنکردنەوەی پارکی ئازادیشین بەڵام پارکی ئازادی بەو شێوەیە ئێرە نادای بخەین خۆناغ بە خۆنا هەر بە کراوەی ئەمێنێتەوە بەڵام ئەو شوێنانەی کە پێویستکە کە گرنگە کە لە سەرەتاکانە کە پێویستە نوێژەنی کەینەوە نوێژەنی ئەەکەینەوە هەم لە سەوزایی لە ئاودێری لە بەرگەکانی شارستانی بۆیە مانگێکە بێت دەستمان بە پارکی ئازادیش کردووە بە هەمان شێوەی باخی گشتی خەریکی نوێژنکردنەوەی پارکی ئازادیشین و بەردەوامە بین تاکو ئەو بجێی کە لە بەردەممانایە کە بە خۆشحاڵیەوە ئەویش بە هەمان شێوە بەرهێنێک هاتوتە پێشەوە لە ڕێی سەرۆکایەتی شارەوانی سلێمانی و ئەنجومەنی شارەوانی سلێمانی و ڕەزامەندی درراوە لەگەڵمانایە لەگەڵ ئەو ئیمکانیت و توانایانی بەڕێوەبەتی باخچەکانی خۆمان و سەرۆکایەتی شارەوانی سلێمانیش هەیە لە ئێستاشا خەریکی قۆناغی نوێژنکردنەوەی پارکی ئازادی بەڕاستی ئەمەوێ یەکشتی کەش بڵێم ئێمە ئەمانەی کە باسمان کردووە هەمووی قۆناغەکانی نوێژنکردنەوەی باخی گشتی بوو بەڵام حتمما لە پێشتریشە هەم ئەم باخی گشتی هەتا کاتی نوێژنکردنەوەی چەند کەسانێگە بووە کە دەستی باڵیان تیا هەبووە کە ئەو کەسانە پێویستە لە مێژووە باس کرێن یەکێک لەوانە لە تا ساڵی حەفتاکان مامە و ڕەحمان بوو کە باخی گشتی ئەتوانم بڵێم ئەوەی کە ئەو هاوڵاتیانەی ئەگەر لەو پێش ئەو ساڵانەوە سەردانی باخی گشتیان کردوێن ئەزانن کە مامە و ڕەحمان کەسێکی زۆر ماندوو زۆر شارەزا بوو هەتا لە 2010 بە مەراسیمێک پیکەرەکەی لە پێشەوەی باخی گشتی دانراوە باش کاک بەڕۆز بەس مەمە ڕەحمانە کرد پێی وتراوە بەڕێوەبەر هەم ئەندازیار و هەم باخەوانش ئەمە بۆ بڵێ مامە و ڕەحمان لە مووسڵ بووە بە هەمان شێوە خەریکی کاری سەوزایی بووە ئەو کاتە کە سەرۆکی شارەوانی و محافظی ئێرە لەوێ تەڕەن ئاشنا بووە ناودار بوو هێناویانە بۆ ئێرە ینی بە تەڵەبیە داوا کراوە هێنراوە بۆ ئێرە بۆیە کەسێکە لێرە جێدەسی دیار بووە و بەڕاستیش لەو مودەیست لە دوای ساڵی هەفتاکانەوە کەسێکیکە هەیە ینی بەڕاستی پێویستە کە ناوی بهێنرێ کاک ساماڵە بوو کاک ساماڵ شەوکەت زیاد لە 34 ساڵ ساخانەنشین بووە 2 ساڵ لەمە پێشخانەنشین بووە هەم لێ پرساوی باخی گشتی بووە هەم خزمەتی بە باخی گشتی کردووە هەم کاکامەران حەمە ساڵکارگەری باخچەکان بووە لە پێشووترە ئەویش نزیکی 15 ساڵ زیاتر هەم خزمەتی باخی گشتی و هەم سەوزایی شاری کردووە بۆی ئەمانە پێویستە لە هەموو شوێنێکە ناویان بهێنرێکە یەکێک من لەوانەیە کە خزمەتیان بە شاری سلێمانی و سەوزایی شاری سلێمانی تەمەن درێژ من لەشیان ساق بێت دەستی ئێوەش خۆش بێ بابینە لای بەهارخان بەڕێزت لەگەڵ ئەوەی کە لە وەرزش و با بڵێن شاخەڕاوی و ئێستا بەردەوانی و هەموو ئەمانیان ماشەڵڵا خاتونێکی زۆر چالاکی لەگەڵیشا لە بواری با بڵێن فولکلۆر و کللتوریە زۆر خاتونێکی بە هەمان شێوە خاوەن دەستی باڵای پێمان بڵێ لەم بوارەیە خۆ چۆن باسی چالاکیەکانت ئەەکەیت چۆن هەنگاوت ناوە من ساڵی 92 مانگی ساڵی 1992 بووم بە ئەندامی کۆمەڵی کەلەپور خۆبەخشانە لەو کاتەوە تا ئێستاش بەبێ دابڕان لە کۆمەڵی کەلەپورە ئێمە دەستێکی باڵامان هەبووە لە فیستیڤالەکانە هی نەورۆز بە تایبەتی نەورۆز ساڵی 1990 کە لە مامەیارە یەکەم ڕێکخراو بووین یەکەم کۆمەڵە بووین کە ئێمە نەورۆزمان زیندوو کردەوە لە مامەیارەوە هەساین بە زیندووکردنەوەی نەورۆز خۆی پیرەمێردی شاعیر هەر لەوێ یادی نەورۆزی کردوێتەوە بابۆڵی یاپراخەکە و بەخشینەوەی یاپراخ کە لێوە سەرچاوی گرتووە ئێمەش بە هەمان شێوە هەستاین بە نوێکردنەوەی هەم نەورۆز لە مامەیارە هەمیش بەخشینەوەی یاپراخ و هەمیش بە ئەسپ و عەرەبانە چەند جار ینی بە هەر ساڵی بە جۆرە بەرنمەیەک ئێمە داڕشتمان بۆ نەورۆز کردوێتەوە هەم یادی شاری سلێمانی یادی دامەزراندەی شاری سلێمانی بە هەمان شێوە ئێمە دەستێکی باڵامان هەبووە لە یادەکەیە خۆشبەختانە شتیکەش هاتە ناو بەرنمەکانی کۆمەڵی کەلەپورەوە ئەویش یادی شەوی چ لە بوو کە ناوەکەی لێکرایەوە کە کرا بە شەوی چ لە
پێشتر یەڵدا بوو یەڵدا توانیمان وەکو کۆمەڵی کەلەپور ئەو ناوجوانەی بەبەرا بکەینەوە شەوی چلە ئەوەش یەکێکە لە چالاکیەکانمان بەدەر لەوە لێرە ڕێز و خۆشەویستیم بۆ کاک محەممەد مەردان هەستا جارێکە ئەجا شەوی بەراتی هێنایە ناو بەرنامەی کۆمەڵی کەلەپورەوە لێرە هیوای لەش ساغی بۆ خوازم ئەمەلیات تێکراوە ئیشەڵا لەش ساغی دروست بێ بگەڕێتەوە ناو کۆمەڵی کەلەپور ئێمە ئەم بەرنامانە ساڵانە لە کات و سات و وەختی خۆیان هەڵەسین بە ئەو فیستیڤالانە چەند ساڵێک من لە لیژنەی باڵایە بووم بەس بە حکمی دۆز مەشغەڵەت 1-2 ساڵە لە لیژنەکە هاتوومەتە دەرەوە لیژنەی باڵای هاتوومەتە بە زەرۆک و هین سەردانەکەم و لەگەڵیانە بەردەوامە جینا چەند ساڵێکە کاگازاتی ژەر لەگەڵمانە بووە کاگازاتی خۆمان لە لیژنەی باڵای شەی بە شەریکی چۆن ئەڵێ لەمەش دەگان شەریک دەستێکی باڵای هەبوو ئەویش لە فیستیڤالەکانە بەڕاستی اینجا خۆشببختانە ئێمە ڕۆژنامەمانەیە گۆڤاری کۆمەڵی کەلەپورمانەیە گۆڤارەکە بەس لەبەر کەمی بودجە وەستاوە ساڵانە لە 4 وەرزە گۆڤارێک دەرەچوو ڕۆژنامەکانمانە ڕۆژنامەی گڕی نەورۆزمان هەیە شەوی چلەمان هەیە و هەمیش شەوی بەراتیشمان کاگومەری مۆلای بەڕێزت بە بیرەوەری بەڕێستان ئەتوانی بڵێن باخی گشتی کە لە سیەکانە دروست کراوە یەکەم باخی سلێمانی بووە یان چەند باخێکی دیکەش هەبووە ناوەکانی ئەمەی کە دروستکرا طبعاً یەکەم باخی میری بووە یعنی یەکەم بار بۆ باخ بۆ کە حکومەت بیکە بەڵام باخی کە زۆر بووە باخی شێخ لەتیفە و باخی سعی بەگە و ناوەکانی هەیە بەڵام سەینم نییە باخێکی زۆر هەبوو لە سلێمانیە هەتاکو بڵێن لای قەسابخانەی کۆن کە ئێستا بۆتە فامیلی مۆڵ و بۆتەوە باخ ئەوە جاران باخێک بووە لە گەڕێکی 4 باخیش باخێک هەبووە بەڵێ ئەو 4 هەر بزەبەت هەر 4 باخ هەبووە بە شێوەیەکی مەرەبع بوو ئەوە کراوە یعنی هەبوون ئەوەی 4 باخ منەزەمترە لەوانیکە ئەوانی کە باخی خەڵک بوون مەسەلا باخی خانەقای مەحوی هەبووە ینی ئەمە هەرچی شێوەی گوڵ و هینی وای مەلا ئەسعەدی مەحوی خواعافیکە خۆی بەدەستی خۆی هەموو ئیشیە کرد و گوڵیشیە بە خەڵکو لەگەڵ ئەمام ئەو ڕەحمانەی ئێرەشە پەیوەندیان زۆر بوو بۆ گۆڕینەوەی شەتڵ و ئەم شتانە ئیتر لە هەموو نەوعەکانیکە طبعاً باخی شێخ لەتیف مەشهورە حەوزێکیشی تیا بوو حەوزێکیش حەوزەکەش ماسی تیا بوو خەڵک بۆ مەسەلەی کە ئابا ئەچوە سەر ئەو حەوزە تەماشای حەوزەکەیە کرد تەماشای ماسیەکەی کرد کە ئابەتەکەی ڕۆیشت ئەنی ئەم شتانە هەبوو لەبەرەوە تیبارە کرێم یەکەم باخی میریە لە سلێمانیاکە کراوە بەم تەنزیمە کراوە تر باش بوو ئەم باخە خەڵکی شار چکە تۆ زەر دەرە بوو ئاهاتن بۆ ئێرە بە پیاسە باشە ئەڵێت کاک عومەر یەکەم جارکەرێرا دروستکراوە دەوروبەری چۆڵەوانی بوو بۆ نمونە تەنیا یەکی 2 گەڕک لەلایە و نزیک بۆ کانەسکان و ئابڵاخ و ئەوانە بۆ لێرە دروستیان کرد باخەکە ئەخە خۆی دایمەن ئەبێت ئەو کەسانەی کە تەختیتی شارەکەن وایە فکرەکانیان خۆ گەل لە ناو شارابیکە بێشت بڕوخێنێ لێرە ئەیکە ڕوبەرێکی بەرفراوان بەدەست ئەوەیە کارێزێکی تیا بوو لەو سوچی ئەو سەر کارێزێکێ سوود لەوەکەم سەبەب ئەوە بوو کارێزەکە بێ ئەبێ ئەم باخە گەورە ئەکرێ بە چی ئاوێوی کارێزەکە وشک بۆ ئێستا یا ئاوی ماوە نانە ئاوی ماوە من کاکی نەزانێت ئەگەر ئاوەکەی بەس من نظام ئاوەکەی ماوە زۆریشی لەسەر کرد یعنی اینجا کە ئەم هین نەکرا بەڵێم بەم شێوەیە کرا ئەم باخە تەتەوری کرد وردە وردە هاتن بڵین بەعزێکە زیارەتی ئێرەی کرد لەم باخە ڕسموشتی هەمووی هەیە مەسەلا کاتی خۆی مەلیک فەیسەلی دووەم لە ساڵی 55 هاتۆتە ئەم باخە خەڵکی سلەیمانی کۆکراوەتەوانێ یعنی با بڵێن وجەها کۆکرانەوە قسەی بۆ کردوون ئەوەنێ تر مەلیکە و مەلیکی ئەو وڵاتێ و هینەکاتوانە و تەوان بەیاوەری سعید قەزاز وەزیری داخلی ئەو وەختە بووە کە هاتووە لەگەڵی وەختە مصرف ینی مەحافظ عمەر عەلی بووە مەسەلا ڕسمەکانی هەمووی ئینشەڵا لە وەختێکی دەرفەتێکان ڕسمانتان دەستکەوێت لە ماڵی قەزازەکان هەیەیانە هەموو ئەتوانن وەریگرن بابرێن ئاوا بووە تاوان باخی کە ئالی هەبووە خەڵک لە سلێمانیە
هەموو کەسێک ماڵەکەی خۆی باخی تیا بووە نەبووە بڕسابوونکەرانی کۆن تەماشایکە هەر هەمووی ماڵەکەی لە دوایە باخەکەی لە پێشەوەیە بەغاو ئەوانە تۆزێک باخ ئەخەنە دوای ماڵەوە ئەوە نییە دایمەن حاجی بە ماڵ نابێت لەسەر جادەبێ هینەکەی باخەکەی بۆی دەرنەکەون بەڵام لە سێمانینە هەموو باخەکان لەسەر جادەبێت عقاری کۆن هەموو ماڵەکانیان 600 متر مربع بووە ئەوە 100 متر بۆ خانووەکە بۆ پێنسەی باخ بووە بە هەر چوار دەوریشا باخ بووە جادەی هەروە بووە باخەکە لە بەردەم جایێک لەو درخ جادەی تو ملک ئەم جادەی بەر ئەم حەدیقەیە وەختی خۆی کە مەلیک فەیسەڵ هات بیرمەمەتە لەبێ ابتیدایی بووین بە ئیستیقبالیەوە بووین بە عەلەمی عێراقیەوە هامانە کرد هەر لێرەوە هەتا بەر سناعە هەمووی ژاڵە بوو بڵێن جەزرەوە سەتیەکەی گوڵە ژاڵە بوو تر زۆر جوان بۆ مەنزەری ئەم ژاڵەیە گەڵایەکی دایمەتەوە خەزڕێ پیاڵن دایمەن سەوزە و گوڵێکی سووریشی دەرەکرد سلەیمانی زۆر ئیتیمامی بە باغا بوو یعنی شتێک بوو یەکێکە چوو بۆ ماڵی یەکێک ئەگەر باخی هەبووە ئەبایە چەپکێک گوڵی ببردایە تۆ معقول نییە باوی ئەمە نەبوو قوتویە نقڵبەری تۆ ناکەن تۆ لە دەرەوە چەپکێک گوڵ هەر ئەوە بووە ئەگەر ماڵەکەی کە گوڵی نەبووایە چەپکێ ڕێحانەی بۆ تۆ هێنا خۆ ڕێحانار هەبووە ئەنی ئەم علااقاتانە علااقاتی گۆڕینەوەی باخ و گوڵ و شتی بۆ خۆش وەکو ڕێحانە ئەمانە لە هەموو ماڵەکە لە سێمانە هەبوو هەر نەبوو بێت ئەم ڕێحانەیە هەموو ژنێکی کورد سەرپێکیان بە سۆوانە دایم چەپکێ ڕێحانەی کردو ئابێرە وی بۆنێکی خۆشی هەبێ ئینەکەی ملوانەکەیان پیان و تۆ مێخەک گوڵە مێخەک بووە بتر ئەم ژنانەی جاران هەر هەموو بۆنێکی خۆشیان هەبوو حد ئێستش خەڵک کە بۆنی مێخەکە کات ئەڵێ بۆنی دایکمی لێە مەسەلا ئەو هینەیە لەبەرەوە سلێمانی زۆری تیمامی بە باخە بوو باخی ئەهلی باسێ کرد زۆر بوو ئیسەش ئەم باخانەیە تەتەوری کرد ئەمە تەتەوری کرد بۆ باخی با بڵێن ئەوەی لە هەواری شار هەیە ینی زۆر زۆر گەورەیە ئەوە ئێمە ناومان ناو کام دێفت ینی شتێکی گەورەیە ئەگەر ڕۆژێکی ژیادەوەریە بکەنەوە لە ناو باخی ئەوەی فامیلی مۆڵە ئەوی شەری شارەوانیە هەر بەڕێزیان ئیشرافیەکەن خەریکین ئەویش باخێکە یعنی دووشتی تایە یەک مەمشایەکی 6 متری تایە بۆ پیاسەی خەڵک نەنستۆپ یعنی دائریە هەر ئەڕێت و ناوە سێرە ڕێت و ناوەسی شتێکی خۆشە دەستیان خۆش بێ هەوڵێکی جوان هەیە شەڵا بەردەوامی هەبێ هەوڵەکان با بڕێنە لای کاکازات با گوێمان لە بەرهەمێکی تری جەنابتەوە بێت چاوانە هەرگەش بێت. دۆڵابی بانی سوخمای ئاڵ دوگمە و دۆڵابی بانی سوخمای ئاڵ بوونەتە فەرژینەی هاوار جوو تێلی موای کاڵ بوونەتە فەرژینەی هاوار جوو تێلی موای کاڵ تەماشای خاڵی سەر ڕوومەتیکە تەماشای خاڵی سەر ڕوومەتیکە جەرجی دەریێنامەی هاوار بردی لە تیکە جەرجی دەریێنامەی هاوار بردی لە تیکە
دەچمە سلەیمانی گۆی ژەم لێ دیارە دەچمە سلەیمانی گۆی ژەم لێ دیارە فقط باڵای گۆی ژە ئەمشەو خەم لە دڵم بارە با بەرزی گۆی ژە ئەی هاوار خەم لە دڵم بارە دەچمە سلەیمانی بەی بەدارەوە دەچمە سلەیمانی بەی بەدارەوە سەرخەو دەشکێنەمەی هاوار بالای یارەوە سەرخەو دەشکێنەمەی هاوار بالای یارەوە تەماشای خاڵی سر رومتیکا تماشای خاری سر رومتیکا دردی دریانا می هوار بردی لتیکا دردی دریانا می هوار بردی لتیکا هەر خۆش بێ زۆر سپاس جا بێگومان لەگەڵ گۆرانیەکانە زۆر جار ئەیڵێتەوە زۆر جار ڕێک ئەڵێ ئەمە شعری فڵان شاعیرە پێم وابێ ئێستا کە کاتێکی ئازادتر جەنابەت بەدەستەوەیە زۆر زیاتر کاتت تەرخان کردو بۆ بواری شعر و ئەدەبیات و تەنانەت میوزیک و بڵێ ئەکید یعنی دایمەن ئەو شتانە ئەبێ ئینسان بگەڕێتەوە سەری چکە ئەساڵەتێکە لە خۆتا هەیە لە عایلەکەتا هەیە ئیتر هەتاکو هونەر بێ یا شتێکی کە بێ ئێمە چونکە مەسلەی شاعر خولیامانیانی هەمومان خەریکی ئەو کارانین یعنی لە مناڵیەوە خەریک بووین بە دیار باوکمانەوە بووین کە شعرەکانی مەحوی ساخ کردوێتەوانێ نووسیوێت تێوانێ سەر لە نوێ بەدەست کۆنەکانیان چاک کردوێتەوانێ لەگەڵ شاعرانی وەکو کاکی فەلاح و بڵین مامۆستا گۆران هەموو لە دایرەیە کابوون پێکەوە لەگە باوکمە لە وەختی فەراغیانە دایمەن ئەم شعرانیان چاک کردیان نووسیوە کە هێنایە ماڵەوە ئێمەش بە دەسوخەتی خۆمان شمان چاگەکرد لەبەرەوە زۆربەی ئەو شتانەمان لەبەرە ئەو شعرانەمان لەبەرە ئیتر لە ماڵی ئێمەشا مەسەلا فەنی بڵێن گۆرانی وتن و ئەم شتانەش تۆزێک هینی سەر لەبەرەوەی زاوایەکمان موزیک ژەم بوو نەجاتی عەبدە مەشهورە یعنی سەرۆکی تیپی مەولەیی بوو لە سلەیمانیە ئیتر ئەمە هەم ملەحین بوو هەم مۆسیقاژەن بوو نایژەن بوو هەم جنبشی ئەزانی هەم خۆشی ئەیتوانی گۆرانی بڵێ لەبەر ئەوە دایمە کە لە ماڵە دانیشتین وردە وردە دەستی پێ کرد منیش مستەجلەیەکی چاکی ئەکایم هەبوو هەموو شتەکانیم تەزیلە کرد ئەوە دائیمەن ئەڕۆیشت لەگەڵ ئەم برادەرانش ئەوە لەو ئەڵێ من شاخەوانم بەس من دائیمەن لەگەڵی دانیشم کە گۆرانی ئەڵێ لە هەندێشەوە شعرەکانی بۆ داخڵەکەم کاک عمەر دەنگی خۆشە کاک عمەر ئەوە لەولاوە کاکازات زۆر خۆشە جەناب بەس بەشەو دەنگم خۆشە ئەوە لەولاوە شایدی بۆ دایڵە دەنگی نەخێت بەس دایمەن ئەو کە ئەیڵێت شعری بۆ داخڵەکەم بۆی فڕێم شعرەکە ئیتر یەکسەر وەریەک شتێکمان پێشکەشکی ئێستا ئێستا ناتوانم چونکە ئەوە دوسێ جار ئاو باش ئەگە هەر بە خوێندنەوەی شعرێکی مەحویش بێ بەشداروی لەگەڵمانە ئەوەش هەر خراپ نابێ وڵی خوێنەوەی شعری مەحوی ئەتوانم مەسەلا شتێ بێ بۆ ئەم زەمانە ئەگونجێ فەرمە بەس یەک دێڕی ئەڵێم چکەوانی کە تۆزێ قورسە ئەڵێ لە سایی چەرخی سوفلە لە سایی چەرخی سوفلە لەک بەلەک ئەدوێ سەگی ئاواتەخوازی ئێسکی حوشتر لە خواردنی گۆشتی شەک ئەدوێ ئەمە ئەو دیێڕێ ئەوەی کە واریدە لە ناو خەڵکە ئەوەی کاڵێ لە ناکەسکاریە خاکم بەسەر
ڕۆیی بەبا عمرم کە من مستێ چڵوچێو بم بەچی بم کەکیشی ئەگرم ئەوەش بە باپۆکلەیەک بڵێ دوایی ئەگەنەی و بۆ شەو کاک ئازاد ئەوە ئەڵێ بۆم بڵێتەوە بۆی بسێنیتەوە لەگەڵ یا بەردەوام مایکەکە عزیێتە کێشی بگری بەدەستە کاک ئازادیان بۆی کە ئەوە تا کاک عمەر ئەڵێ ئەبێ بۆی بسێنیتەوە بۆی وەرگریتەوە وتم من شعران نێداوەکەم لە ناکەسکاریامور جاوتم ئەو شعرەوا جوانە بێ ئەگەر جەنابێت بیڵێیتەوانێ بەڵام بە لەحنەکەی حەمە ساڵح دیلان ئۆف لە ناکەسکاریە خاک لە ناکەس کاریە خاکم بەسەر بابا أمرم أوف خوايا بمجي نيتا دبرقا رولا لبرقا كسي أمرمو شعر ئاوار ڕۆحیە کرێ بە بەرە بێگومان ئەمە لە بەردڵی جەناب بدوێتی بەڵام ئێمە چێژمان دەستەکانی خۆش سپاس بە هەر خان ئەگەر باسێکی ئەومان بۆ بکەی بە کورتی جەنابەت لە بواری پاراستنی جلی و کوردی و لە بواریەوەی کە بە شێوە کوردەواریە ڕەسەنەکەی بپارێزێت لەم بوارەشە ماشەڵڵا زۆر قوڵ شوویتەتە ناو بابەتەکەوە پێمان بڵێ ئەوەی کە لە کۆنا جلوبەرگی کوردی وە تا ئێستا چەند ئەبینی کە هەڵ هەیە بۆ پاراستنی بۆ چیت کردووە خۆشببختانە ئێستا دیزاینەرمان هەیە هەڵساوە ئەو مۆرکە کۆنەی جلی کوردەواری بەبەریا کردوتەوە بۆ ئێستا سێرەکەی زۆربەی مناسبەکان لە نەورۆزە لەو مناسبانەی جەژنەکانە ئەیبینیت یعنی خەڵکانێک گەبینی سەر و بەستەکەی جارانەی بەستنەوە کۆڵوانەیە کۆڵوانە زۆر بەکارێنن دەستماڵ بەکارێنن لە بواری دیزانی جلوبەرگی کوردی بە تابەت خاتونەکان بە تاکید ئێستا کەسانێک لە دیزاینەکەن بۆ جلی کوردی لەسەر شێوازە کۆنەکە شێوازە کۆنەکەیان زیندوو کردوتەوە بەڕاستی ئەگەر 10 ساڵ بینەوە بۆ 10 ساڵ ڕابردوو سیرەکەن جلی کوردی یا تێکشکانێکی بەسەر هاتبوو شێوازی جلی کوردی پێوە دیار نەبوو چۆنەڵی کولتوری عەرەب و کورد تێکەڵ کرابوو جلێک لەبەر کرابوو بەی شێوەیەک لە کولتورەکەی جاران ناچوو کراسەسە کرابوو تیرۆژەی نەبوو ئاڵ کراسەوانە کورد کرابەوە بەڕاستی یعنی کەوا دەستکاری کرابوو ئێلک دەستکاری کرابوو ئێستا خۆشببختانە سێرەکەی تقریبا 2 ساڵ بۆ 3 ساڵە بێت یعنی کە سێری کەسانێکەکەی جلی کوردی ئەپۆشن هێلەکەکە لە بەرەکاتەوە کەواکی بەسەراکاتەوە ڕەنەکان ئێستا بەڵێ تێکەڵکردنی ڕەنەکان من خۆم دام نابوو کەوایەکم دانابوو کەوای هی ئێرە نەبوو لە دوبەی هێنابوومان عینەن گورونی کۆن ڕەنە گورونی کۆنەکە بۆ ویسمەوە لە بەرکەم بەس داوای لەبەر گەرمە ئەوەم لەبەر نەکە چکە ئێستا کە خۆشببختانە کە خەڵکە بینی جلی کوردی لەبەرەکە کراسەکە هێلەکەکە و کەواکەشی لەبەرەکە ئەنج تێکەڵکردنی ڕەنگەکان کۆن لە هەفتاکان 6 بۆ هەفتاکان جلی کوردی کە ئەپۆشرا ئەنواع ڕەن تێکەڵەکرا ئەمە لە زەرد و لە سەوز و لە پرتەقاڵی و ئەنواع ڕەن تێکەڵەکرا شێوازێکی زۆر جوانی ئێستا سێرەکەین ئێستا ڕەنەکان تێکەڵ کراوەەوە خۆشببختانە 2 ساڵ بۆ 3 ساڵە بێ دیزاینەرمان هەیە دەستخۆشیان لێکەم هیوادارم بەردەوام بن لەسەر ئەوانە مۆرچی کوردەواریەکە کراوەتەوە بەریز لە کوردەکانە ئەگەر بە کورتی با قسێکی کاک بەهرۆزی ژوەرگرین خانەوادەکان دێنە ئێرە بەڵام بە کورتی پێمان بڵێ داوای ئێوە لێیان چۆن هاوکارتان بن داوامان لە هەموو خانەوادەکان هەیە کە هاوکارمان بن بۆ پاراستنی باخی گشتی سەوزایی و ڕووناکایی و دار و دەوەنی و گوڵی ناو باخی گشتی و وەداواکاریەکیشم لە ڕاگەیانەکان هەیە کە ئێمە دەستمان کرد بە نوێژنکردنەوەی باخی گشتی
زۆر تۆمەتمانە ڕاستە کرا کە فرۆشرا کە داخرا کەوا لێکرا حتا ئێمە ئێستا خەریکی نوێژەکردنەوەی پارکی ئازادین خەریکی نوێژەکردنەوەی بلواری تەنیش پارکی ئازادین زۆر جێگەیکەین دارێک لە شوێنێکا کە لەقێکی لێ بینەوە کە شتێکی هەڵبەتە هەنگاومان هەیە بۆیە هیوادارم هاوکارمان بن بۆ گەاندنی ڕاستیەکان بۆ ڕای خەڵک سپاس بۆ سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ بەشداربوونتان سپاس بۆ ئەوەی کە لە کاتی خۆتان گرت و سپاس بۆ ئێوەکەوە ئەم تااقەتتان هەیە و ئەم بەرنامانە زنگ و ئەکەنەوانێ ئێمە قەرزارتانین ئەرکی خۆمانە ئێوە شەر بمێنن ئیشەڵڵا زۆر زۆر تایبەت بوو بەرنامێکی زۆر تایبەت بە ئامادەبوونی ئێوەش دڵسۆزخان لە وەختەوە عزیەتی کێشاوە بە پێوە لەبەر ئەم هەتاوە هەنێک جار هەتاوەکە بەرێکە تابلۆیەکی خۆی خەریب و تەواوی کرد دەستی ئەویش خۆش بێ سپاس بۆ ئێوە لەگەڵ مامون تاکو و ئێستا بە گۆرانیەکی خۆشی یان مەقامێکی خۆشی ئێترە بێ خۆی بۆمان بڵێ کە کامیانە مەقامە یا گۆرانیە مەقام دوو ئاوانەکە وڵازان و خۆشەویستان گەشتینە کۆتایی پرۆگرامەکە هیوادارین کە توانی بێتمان بە بۆن و بەرامەی سلێمانی لە باخی گشتی سلێمانیەوە بەرنمەیەکی تایبەت بە شاری سلێمانی پێشکەشیەوەی ئازیز و خۆشەویستمان کردبێ پێشکەش بە هەموو کوردستان سلێمانی ئاوادان بێ و هەموو کوردستان ئاوادان بێت لەگەڵ بەرهەمەکەی کاگازات کۆتایی بە پرۆگرامەکەمانەیە خواتان لەگەڵ بێ هەرشاد بن. منیش لە کۆتایە سوپاسانەکەم دەستان خۆش بێ زۆر دڵشاد بووم بم پیاوە جوانانێک کە لەگەڵمان ئینشەڵا سەرکەوتوو بن. دوعانەکەی شوێن ماڵە گەورە دوعانەکەی شوێن ماڵە گەورە سەرە و خوار و ئەڕۆی بە پێ چوو دەورە تۆ باڕووناچی وێنەی بلووری ئاوی زندگی گشارە زووری لە ڕاگوزەرتا بە دڵی پڕخەمە ڕۆژی ڕووناکە لێ کردومە بەتەمە ئەناڵم هەڵێمە تۆ وەک ئاوێنەی
بشونه دست کردی کردگار ببینی لرا گذرتا بدڵی پرخەمم ڕۆژی ڕووناکە کردومە بەتەمەم بۆش پێم نانوێنی وێنەی فۆتۆگراف وێنەی شیرینی نازدارانی جان پەروەردگار بووم بە شوێنێ تۆیە گوڵی بەهار بووم بە شەدەی لار و سەرپۆشی کەتان وەگمان کەتانی جەرجانە سووتان بە شەوی تاریکی دەیجوون بۆچیە ڕسماریان پڕەکرێنە نور توخوا ئاوەکەی بۆن گوڵاوەکە بۆ سەرچاوەکە کەمێلاوەکە نازداران بوونا ماسی دوئاوان بە بۆمبای ڕاوکەرە کەوتنەوە سەراوان ئەرە سلەیمانی خۆشە گیانەکەم قەسرۆ دوکانی ئەرە سلەیمانی خۆشە گیانەکەم قەسرۆ دوکانی ئەرێ لەگەڵ سەرچنای ئەی هەوار عەسرۆ بەیانی ئەرێ لەگەڵ سەرچنای ئەی هەوار عەسرۆ بەیانی ئەمرەکەم چاوەکەم تەکبیرە و تۆی دەکەم ئەگەر بمدایای ماچێ خۆمت بە قوربان دەکەم ئەگەر بمدایای ماچێ خۆم گولەی دەرمان خوار دەکەم ئەرێ هەستا و بێرانە جانەکەم لە جێی گشتکارە ئەرێ تۆی هێزی ئەزنۆ ئەی هەوادار ئاسای داتم ئەمرەکەم چاوەکەم تەکبیرە و من بە تۆیەکەم ئەگەر بمدایای ماچێ خۆم گولەی دەرمان خوار دەکەم ئەگەر بمدایای ماچێ خۆمت بە قوربان دەکەم